جامی یۆرۆ لە کۆتا ساتەکانی دایە و یەکێک لە ئیسپانیا یان ئینگلتەرا دەبێتە براوەی نازناوەکە. یەکشەممە لە کاتژمێر 10 شەودا هەردوو هەڵبژاردەی ئیسپانیا و ئینگلتەرا لە یاری کۆتایی جامی یۆڕی 2024دا ڕوبەڕووی یەک دەبنەوە لە یاریگای ئۆڵمپی بەرلین. ئیسپانیا لەم جامەدا بە ئاستێکی بەرزەوە بینراو سەرجەم یاریەکانی بەبردنەوە کۆتایی پێهێناوە کە 6 یاریە. جگە لەوەش 13 گۆڵی تۆمار کردووە و تەنها 3 گۆڵی لێکراوە. لە ئێستادا بەپێی زۆربەی پێشبینیەکان هەڵبژاردەی ئیسپانیا پاڵێوراوی یەکەمە بۆ بوون بە پاڵەوانی جامی یۆرۆ بە پشتبەستن بە ئەنجامەکان و ئاست بەرزیان لە یاریەکانی پاڵەونەتیەکەدا. ئەو هەڵبژاردە پشت بە توانەکانی چەندین یاریزانی لاو دەبەستێت کە گرنگترینیان لامین یامال و نیکۆ ویلیامز و دانی ئۆلمۆنە. جگەلەوەش بوونی ڕۆدری و فابیان ڕۆیز لە هێڵی ناوەڕاست هێزێکی زۆری پێبەخشیوە. لە بەرامبەردا ئینگلتەرا لە کۆی ئەو 6 یاری لەم پاڵەونەتیان جامی داوە، 3 بردنەوە و 3 یەکسانبوونی هەیە، 7 گۆڵیان تۆمار کردووە و 4 گۆڵیان لێ تۆمار کراوە. ئینگلتەرا لە سەرەتای پاڵەونەتیەکە بە یەکێک لە هەڵبژاردە بەهێز و پاڵێوەرەکان دیاری کرا بۆی ئەوەی یەکاتێکی بەهێزی هەیە لەسەرەکی و لە یەدەگەکانیشدا. ئەو دوو هەڵبژاردەیە لە مێژووی جامی یۆرۆدا تەنها 2 جار ڕوبەڕووی یەک بوونەتەوە. لە یۆرۆی ساڵی 1980 ئینگلتەرا بە ئەنجامی 2 گۆڵ بەرامبەر بە گۆڵێک بردنەوەی بەدەستهێناوە. لە یۆرۆی 1996دا هەمان هەڵبژاردە بە لەدانێک لە کەرەوەکان براوە بووە. لە ئێستادا هاندەران چاوەڕێی یاریکی بەهێز دەکەن لەوان ئەو دوو هەڵبژاردەیە. ئینگلتەرا دەوێت بۆ یەکەمین جار لە مێژوویدا نازناوەکە بەدەست بێنێت. ئیسپانیەکانیش ئامانجیان ئەوەیە نازناوی چوارەمی یۆرۆ بەدەست بێنن و ببنە خاوەنی زۆرترین نازناو لە مێژووی پاڵەوانەتیەکە.